هەڵمەتی کوتانی ڤاکسینی کۆرۆنا لە سلێمانی بەردەوامە. سەرەڕای مەترسیەکانی بڵاوبوونەوەی کۆرۆنا بەهۆی قەرەباڵغیەوە لەگەڵ ئەوەشدا بە سەدان کەس لە بەردەم ناوەندەکانی وەرگرتنی ڤاکسین وەستاون تا خۆیان بکوتن. ئەبێ لە بەرم دەرگایەیە کە دەرگای یەکەمە کەسێدا بنرێکە نەیەڵە هیچ کەسێ بەبێ دەمامک بێتە ژوورێ، چونکە ئەو بە ئەسڵ هاتووە بۆی کە خۆی پارێزێ و توش نەبێ بە نەخۆشیەکە، یعنی چ جای ئەوەی کە بەبێ دەمامک بیتە ناو قەرەباڵغیەوە بەڕاستیەوە کارێکی زۆر ینی باش نییە و شتێکی کارێکی زۆر خراپەکە ئەو خەڵکانایە بینی بەبێ دەمامک گیان. وەکو پێم وتێ بێ لە دەرگای یەکەم نێڵن خەڵک بەبێ دەمامک بێتە ژوور و دووهەمیش ئەو قەرەباڵغیە بە هیچ شێوێ نابێ دروست ببێت، چونکە نەخۆشیەکە بەڕاستی گەشاکە لە بریەوەی کە بنەبڕی بکەین. ئەم قەرەباڵغیە زۆرە پزیشکان و کارمەندانی تەندروستیشی نیگەران کردووە. ئەوان لە خەمی تەندروستی هاوڵاتیاندان و داوایان لێ دەکەن پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن و چیتر بەو قەرەباڵغیە زۆرە ژیانی خۆیان و پزیشکان و کارمەندانی تەندروستیش نەخەنە مەترسیەوە. دەبینی خەڵکێکی زۆر ڕوویکردێتە ناو بەڕێوەبەرایەتەکەمان و لۆدێکی زۆرمان لەسەرە کارمەندێکی مەحدودین، بەڵام خەڵک پابەندی ڕێنمایەکان نابێت. من چەندەها کەسێتە بەردەمەڵم کاکە دەمامکە شوێنەکە قەڵەباڵغا گوێی پێ ناڵێ من ڤاکسینەکەم بەکارهێناوە، قەینا ڤاکسینە بەکارهێناوە، بەڵام بێ تۆ دەمامک بکەیت هاوکاریمان ناکەن، پەلەیانە زۆر پاڵەپەستۆیەکە بە هەمومان وتووە تکایە دەمامک بەکاربێنە. ڕۆژانە تا سەعایەک ئێمە دەوامەکەین. خەڵکەکە ئەمن زۆرە مەجبورین دوانۆڕانیش ئیزافەیە بکەین هەریەت، ینی تکا ئەکەین کەین بۆ ڤاکسینەکە بە پابەندی ڕێنمایەکان بن. بەپێی ئامارەکانی تەندروستی سلێمانیش تا ئێستا لە سنووری پارێزگای سلێمانیدا 180,000 هاوڵاتی ڤاکسینی کۆرۆنایان وەرگرتووە. 180,000 کەس هاوڵاتی سوودمەند بوون لە جورعی 1 و 2. بەو هیوایم لە بەرەوەی ئێستا تیمی مۆبایلیشم دروست کردووە دەچنە فەرمانگەکان لە باتیەوەی کارمەندی فەرمانگەکە بێت بۆ ئێرە داوامەکی بەجێ بێڵێ و یان بێت بۆ مەڵبەندەکان. ئێستا لێرە جورعی یەکمان نەماوە، لە 12 مەڵبەندی سلێمانی فراوانم کرد ئەکرێ، بۆی ئێستا کوتان بە هەمووی بە تێکڕا لە نزیکەی لە 6 مەڵبەندە هەمانە لە ناو دەرەوەی سلێمانی بە هەمووی. ڤاکسین بۆ گرنگترە، بۆ نمونە ئەگەر من خۆمایە بەر خوا نەخواسە خۆم نەکوتا خۆمایە بەرگرتنی ڤایرۆسەکە لەوانەیە بمکوژێ، لەوانەیە بۆ ئەگەر چاکیش بۆ مەنەعەم بۆ یەک جۆری باتێ. بەڵام ئەم ڤاکسینانی ئێستا دروستکراوە مێ عێراق هاوردەیەکات هەر سێ جۆرەکە بەبێ جیاوازی سینۆفارم و ئەسترازینکا و فایزەر تا ڕادەیەکی باش لە جۆرەکانی تریش کارەکەن، یان ئەگەر شەپۆری دڵتاژ نەبێ بۆ نمونە ئەلفا بێ تا بێگاما بێ کارەکات لی. هەموو هەنگاوەکانی حکوومەت لە ئێستادا هەوڵدانە بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی زیاتری ڤایرۆسی کۆرۆنا لە زۆرینەی بنکە تەندروستیەکاندا کار ئاسانی بۆ هاوڵاتیان کردووە تا لە بنکەکانی نزیک ماڵی خۆیان ڤاکسین وەربگرن و لە داهاتوویەکی نزیکدا ژیان بەرەو ئاسایی بوونەوە بچێت. ئاکۆ ئەمین، کورسات نیوز، سلێمانی.